پرۆژەی ڕووناکی شەمشەمە کوێرەکانی کوردستانی هەراسان کردووە. جاشەکان چاویان بە ڕووناکی و پێشکەوتنی کوردستان هەڵنایەت و هانا بۆ دوژمن دەبنەوە. پرۆژەی ڕووناکی جاش و خۆفرۆش و شەمشەمە کوێرەکانی کوردستانی خستۆتە کەونەوە و ئۆقرەی لێ بڕیون. ئەوانەی ڕۆژگارێک دەیانوت زیاتر لە 20 ساڵە حکوومەتی هەرێم نەیتوانیوە سادەترین ماف کە پێدانی کارەبایە بۆ خەڵکی کوردستان دابین بکات و هەمیشە ئەو قەوانەیان دەوتەوە. مەسرور بارزانی لە ڕێگەی پرۆژەی ڕووناکی دەمکوتی کردن و کارەبای 24 کاتژمێری بۆ زیاتر لە 2 ملیۆن هاوڵاتی هەرێم دابین کرد. ڕایگەیاند تا کۆتایی ساڵی 2026 کارەبای 24 کاتژمێری بە هەموو خەڵکی کوردستان و شوێنە بازرگانیەکان دەگەێنن. خەڵکی کوردستان بۆ سروە عەبدولواحید کەبابچی دەنووسن ئێوە بوون هاواری کارەبای 24 کاتژمێریتان دەکرد. ئێستا کارەبای 24 کاتژمێری دابین کرا و پرۆژەکە زەنگی سەرکەوتنی لێدا و خەڵکی لە بێکارەبایی ڕزگار کرا. بۆچی دژی دەوەستنەوە و دەتانەوێت جارێکی دیکە بەدەستی دەرەکی بەربا پێشکەوتنەکانی کوردستان بگرن. دەرکەوت جاشەکان چاویان بە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان هەڵنایەت و بەردەوام لە سەنگەری دوژمندان و دەیانەوێت کاروانی ئاوەدانی و پێشکەوتنی هەرێمی کوردستان ڕابگرن. ئەو پرۆژەی هەموو شارەکانی عێراق ئاواتی بۆ دەخوازن و ڕۆژانە لە پێناو جێبەجێکردنی داخۆپیشاندان دەکەن کەچی سروە عەبدولواحید و جاشەکانی تری کوردستان لە دژی دەوەستنەوە و جارێکی دیکە لە ڕێگەی ناحەزانی هەرێمەوە دەیانەوێت کێشە دروست بکەن.